سڵاو گوڵەکان بە هیوای تەندروستی باش و لەش ساغی بۆ هەمووتان. گوڵە جوانەکان ئێستاش پیتێکی نوێ ئەخوێنین، بەڵام وەک هەموو کات چەند پیتێکی وانەکانی ڕابرد و دووبارە ئەکەینەوە. ئێستاش بابێنە سەرم پیتانە و دووبارەی بکەینەوە. تۆش ئەتوانی لەگەڵم بیڵیتەوە تاوەکو بیرت بکەوێتەوە. ئێستاش با بزانین ئەمە پیتی چییە؟ پیتی ح. پیتی ح. حەی کۆتایی، حەی سەرەتا و ناووشە، حا ح. حەی کۆتایی، حەی سەرەتا و ناووشە، حا ح. باشە گوڵەکانم، ئێمە پیتی حەی کۆتاییمان خوێندە بوو. وتمان پیتی حەی کۆتایی وەکو چی؟ پیتی حەی کۆتایی وەکو چی؟ با هەڵی بینەوە. وەکو مزراح، وەکو مزراح. حەی کۆتایی تایە، حەی کۆتایی تایە. ئێستاش با بزانین حەی سەرەتا و ناووشە وەکو چی؟ حەی سەرەتا و ناووشە، حەی سەرەتا و ناووشە وەکو چی؟ کێ بیری ماوە پێم بڵێ؟ حەی سەرەتا و ناووشە وەکو حاجی لەقلەق، وەکو حاجی لەقلەق. ئێستاش با بینە سەر پیتێکی تر. ئەم پیتەیان چی بوو؟ گوڵە جوانەکان ئەم پیتەیان چی بوو؟ پیتی وو، پیتی ووی کورد، پیتی ووی کورد. وو وا وە، وو وا وە. پیتی وو کێ بیری ماوە وەکو چی بوو؟ پیتی وو وەکو چی بوو؟ پیتی وو وەکو مراوی، وەکو چی؟ مراوی. ئێستاش با بینە سەر ئەم پیتەی تر. ئەم پیتەی تر چی بوو؟ پیتی یێ، پیتی یێ. یەی کۆتایی، یەی سەرەتا و ناووشە، یەی کۆتایی، یەی سەرەتا و ناووشە. ئێستا با بزانین پیتی یەی کۆتایی وەکو چی؟ پیتی یەی کۆتایی وەکو چی؟ کێ بیری ماوە؟ زانم کەسە توانێ پێم بڵێ؟ وەکو هەرمێ، وەکو هەرمێ. یەی کۆتایی تایە، واتە یێ لە کۆتایی وشەکەیە هاتووە. یەی کۆتایی وەکو هەرمێ. ئێستاش با بزانین یەی سەرەتا و ناووشە وەکو چی؟ گوڵەکان یەی سەرەتا و ناووشە کێ بیری ماوە وەکو چی بوو؟ وەکو کتێب، وەکو کتێب. کتێب یێ لە ناو وشەکەیە. باشە گوڵەکان، ئەم پیتەیان پیتی چی بوو؟ پیتی ن، پیتی ن. نەی کۆتایی، نەی سەرەتا و ناووشە، نا نە. نەی کۆتایی، نەی سەرەتا و ناووشە، نا نە. باشە گوڵەکان، ئێمە پیتی نێمان خوێند، وتمان نێ وەکو چی؟ وتمان لە هەموو ماڵێکتانە هەیە، هەمووتان ئەیخۆن. پیتی نێ وەکو نان، وەکو نان. نان نەی سەرەتا و ناووشەی تایە و نەی کۆتاییشی تایە. لە وشەی نانە نەی سەرەتا و ناووشەی تایە، نەی کۆتاییشی تایە. ئافەرم بۆ ئێوە گوڵەکانم. ئێستاش پیتە نوێەکە ئەخوێنین. با بزانین ئەو پیتە نوێیە چییە کە ئێمە ئەیخوێنین؟ با بینووسین.
پیتی ش پیتی ش شەی کۆتایی شەی کۆتایی شەی سەرەتا و ناو وشە شەی سەرەتا و ناو وشە شەی کۆتایی شەی سەرەتا و ناو وشە شێ لەگەڵ بزوێنی درێژ ئەبێ بە چی؟ شا ئەبێ بە چی؟ شا ئێستا شەی کۆتایی شەی سەرەتا و ناو وشە شا شێ لەگەڵ بزوێنی کورد ئەبێ بە چی؟ شە ئەبێ بە چی؟ شە ئێستا شەی کۆتایی شەی سەرەتا و ناو وشە شا شە شەی کۆتایی شەی سەرەتا و ناو وشە شا شە ئێستش با بزانین پیتی ش وەکو چی؟ کێ ئەیزانێ کێ ئەتوانێ پێم بڵێ؟ شەی کۆتایی وەکو چی؟ وەکو ڕەنگی ڕەش وەکو ڕەنگی ڕەش شەی کۆتایی لە کۆتایی وشەکەیە هاتووە ڕەش شەی کۆتایی لە کۆتایی وشەکەیە هاتووە ئەمە چییە؟ شەی کۆتایی شەی کۆتایی ئەمەیان چییە؟ شەی سەرەتا و ناو وشە شەی سەرەتا و ناو وشە شەی سەرەتا و ناو وشە با بزانین وەکو چی؟ وەکو ڕەنگی شین وەکو ڕەنگی شین پیتی ش لە سەرەتای وشەکەیە هاتووە پیتی ش لە سەرەتای وشەکەیە هاتووە با چەند نمونەیەکی تریش بێنین کە لە کتێبەکەمانە هەیە لێرەیە چی و چیمان هەیە؟ وشەی چییە ئەمە؟ وشەی شار ئەگەر هەنجەی بکەین شێ لەگەڵ بزوێنی درێژ ئەبێ بە چی؟ شا لەگەڵ ڕێ ئەبێ بە شار شێ ئا شا رێ شار لێرەیە پیتی ش لە سەرەتای وشەکەیە هاتووە ئەمەیان چییە؟ شێ لەگەڵ بزوێنی درێژ ئەبێ بە چی؟ شا خ شاخ کەواتە ش ئا شا خێ شاخ شێ لە سەرەتای وشەکەیە هاتووە و لەگەڵ بزوێنی درێژە هاتووە کە بێ بە چی؟ شا ئەمەیان چییە؟ نووسراوە چی؟ دەشت نووسراوە دەشت لێرەیە شێ لە ناوەڕاستی وشەکەیە هاتووە شێ لە ناوەڕاستی وشەکەیە هاتووە دە شێ ت وتمان چۆن ئەزانین کە لە ناوەڕاستە هاتووە یاخود لە کۆتایی؟ ئەڵێین چی؟ دە شێ ت لەبەر خۆمان ئەیڵێینەوە دە شێ ت ئێمە لە ناوەڕاستە وتمان لە کۆتاییە نەمانوت کەواتە ئەمە چییە؟ شەی ناووشە گوڵەکانم ئەمەش چەند نمونەیەکی ترە لەسەر پیتی ش وەکو شیر کە هەمووتان ئەبێ لە بەیانیانە بیخۆن شیر شیر شەی سەرەتا و ناووشەی تایە حوشتر حوشتر مریشک مریشک شۆربە شۆربە دۆشاو دۆشاو شەکر شەکر گوڵەکانم ئێستاشینە سەر دۆزینەوەی پیتی ش لە ناو
وشەکاندا کە لە ڕۆژانەیە بەم شێوەیە ئەمیا پێتان و خۆتان ئەتان دۆزیەوە، بەڵام لەبەر بارودۆخ و زڕۆفی ئێستامان پێویستە ئێستا بەم شێوەیە بێت. ئێستاش با دەست پێ بکەین. بزانین ئەمە چی نووسراوە؟ پشیلە، پشیلە. لێرە پیتی ش کامە بوو؟ پشیلە، پشیلە کامە بوو؟ ئەمە بوو. شەی چییە ئەمە؟ شەی سەرەتا و ناو وشە، لێرەیە لە ناو وشەکەیە هاتووە. پشیلە شەی سەرەتا و ناو وشەی تایە. هینە سەر ئەمەیان. ئەمەیان چییە؟ شێلێمە، شێلم. شێلێ شێلم. کەواتە لێرەیە ش کامەیە؟ ش کامەیە لێرەیە؟ ئەمە پیتی شە. ئەمەی دۆزیمانەوە پیتی چییە؟ پیتی ش، شەی سەرەتا و ناو وشە. یەینە سەر ئەم وشەی تریان کە ئەشتوانین فێری خوێندنەوەی ببین چونکە سێ پیتە. ئەمەیان چییە؟ ش بزوێنی کورد ئەبێ بە شە و شەو. شێ ئا شە و شەو. شەو پیتی ش کامەیە تایە؟ پیتی ش ئەمەیە. ئەمەیە کە دۆزیمانەوە. شەو کام شەی تایە؟ شەی سەرەتا و ناو وشە. یەینە سەر ئێرە. ئەمەیان چییە؟ پزیشک، پزیشک، پزیشک. کامەیە پیتی ش کە بابایی دۆزینەوە؟ کامەیە بابی دۆزینەوە؟ ئەمە پیتی چییە؟ ش. پیتی چییە؟ ش. شەی سەرەتا و ناو وشەی تایە. شەی سەرەتا و ناو وشەی تایە. ئەمەیان چییە؟ دارتاش، دارتاش، دارتاش. دارتاش شەی کۆتایی تایە، کەواتە ئەمە شەی کۆتاییە. ئەمەیان چییە؟ وتمان هەندێکتان هەتان بوو لەگەڵ باوکتانە لە بەهارە لەگەڵ جلی کوردیا لە پێتانە کرد. ئەمە چی بوو؟ کڵاش، کڵاش. کەواتە ئەمە چییە؟ کڵاش. ئەمە پیتی چییە؟ ئەمە پیتی شەی کۆتاییە کە کردمانە بازنەوە. با ئەمەشیان بکەینە بازنەوە. لەبەرەوەی لە کۆتاییە. شەی کۆتایی. یەینە سەر ئەمەیان. ئەمەیان چییە؟ تیشک، تیشک. وەکو تیشکی خۆر. تیشک. کامە پیتە شەکەیە؟ کامەیە؟ ئەمە تێ بوو. ئەمەش هی بوو. ئەمە شە. ئەمەیان کە؟ کەواتە ئەمە پیتی شەی سەرەتا و ناو وشەیە. ئێستاش با نمونەی کتێبەکە بێنین بزانم کامە پیتی شە تایە. لێرەیە ئەم چوار وێنەیەمان هەیە. پێمان ئەڵێ ئەو وێنەی کە پیتی شەی تێدایە نیشانەی سەحی لێبە. ئێستا با سیرکەین. ئەم وێنەیە وێنەی چییە؟ کێتان نەزانن پێم بڵێن، کێتان نەزانن پێم بڵێن. وێنەی چییە؟ وێنەی تافگە. تافگە. ئایا وشەی تافگە پیتی شەی تایە؟ تاڤگە. ئێمە وتمان پیتی شمان وت لە وشەکەیە؟ خوێنمانەوە؟ نەمان خوێنەوە. وتمان چی ئێمە؟ تافگە پیتی شەی تیانە بوو. کەواتە بەم شێوەیە زەربەیەکی لێین. ئێستا یەینە سەر ئەمەیان. ئەمەیان چییە؟ ئەم وێنەی چییە؟ کێی زانێ؟
شوێنێکی بەرزە کێی زانێ چییە؟ شاخ. چییە؟ شاخ. شاخ. ئایا ئێمە پیتی شێمان وتمان کە وتمان شاخ؟ بەڵێ وتمان شاخ. کەواتە ئەمە چی لێ ئەەکەین؟ سەحێک لێ ئەیین. یینە سەر ئەم وێنەیەیان ئەم وێنەیەیان چییە؟ وێنەی چی ئەمە؟ دار. وێنەی چییە ئەمە؟ دار. ئێمە ئەڵێن چی؟ دار. دار. کەواتە پیتی شەی تیا بوو ئەمە؟ پیتی شەی تیا نەبوو. کەواتە نابێ سەحی لێبین ئەبێ زاربی لێبین. هینە سەر ئەم وێنەیەیان. ئەم وێنەیەیان وێنەی چییە؟ ئەم ئاوە لێرەوەیەتە خوارەوە. وێنەی چییە؟ ڕووبار. وێنەی چییە؟ ڕووبار. باشە مناڵەکان ئێمە وتمان ڕووبار. لێرە پیتی شێمان وت ڕێووبار. پیتی شێمان وت ئێمە نەمانوێت. کەواتە نابێ سەحی لێبین ئەبێ چی بکەین؟ هەڵەی لێبین. ئافەرن بۆ هەمووتان. گوڵینە ئێستاش یینە سەر بەشی خوێندنەوەی وشە. لێرەیە فێری خوێندنەوەی چەند وشەیەک ئەبین. با ئەو وشانە بنووسین بزانین چی و چین کە فێری خوێندنەوەیان ئەبین ئێمە. یەکەم وشە وشەی چیمان هەیە؟ ش ئا شا. ر شار. ش ئا شا. ر شار. کەواتە ئەمە چی نووسراوە؟ نووسراوە شار وەکو شاری سلێمانی کە خۆمان تێیدا دەژین. یینە سەر وشەیەکی تر ئەویش وشەی چییە؟ ش ئە شە. و شەو. ش ئە شە. و شەو. کەواتە ئەمە چی نووسراوە؟ شەو. ئێستاش یینە سەر وشەیەکی تر. ئەم وشەیان چییە؟ ش بزوێنی درێژ شا. خ شاخ. ش بزوێنی درێژ شا. خ شاخ. یینە سەر وشەیەکی تر. ئەو وشەی تر بزانین چییە؟ ڕ بزوێنی کورد ڕە. ش ڕەش. ڕ بزوێنی کورد ڕە. ش ڕەش. ئێستاش با بیخوێنینەوە کە دوای ئەوەی فێری خوێندنەوەی ئەم وشانە بووین با دیسان بیخوێنینەوە. ئەڵێن چی؟ ش ئا شا. ر شار. ش ئا شا. و شەو. ش ئا شا. خ شاخ. ڕ ئا ڕە. ش ڕەش. ئافەرم بۆ هەمووتان. گوڵەکانم ئێستاش یینە سەر بەشی ژمارەکان. لێرەیە فێری ژمارەکان ئەبین بە کوردی.
لەوانەی پێشووە فێری ژمارە 1 و 2 بووین. ژمارە 1 و 2 ژمارە 1 و ژمارە 2 بەڵام لەم وانەیە فێری ژمارە چەند ئەبین؟ با بینووسین ژمارە 3 فێری ژمارە 3 ئەبین ئێمە. ئەمە ژمارە چەنە؟ ژمارە 3 با بینووسینەوە ژمارە 3 ژمارە 3 چۆن ئەنووسرێ؟ ئاواهی بەم شێوەیە قاپێک ئەەکەین، قاپێکی تر لە تەنیشتی اینجا خەتێک بۆ خوارەوە ژمارە 3. ئێستاش با ژمارەکان لە سەرەتاوە بینووسینەوە. ئەو ژمارانەی کە فێری بووین چی بوو؟ ژمارە 1 ژمارە 2 ژمارە 3 ژمارە چەند؟ 1 2 3 با بینووسینەوە 1 2 3 با بیژمێرین. ئەمە چەند دانەیە؟ 1 دانە. بوو بە چەند؟ 2 دانە. بوو بە چەند؟ 3 دانە. کەواتە ئێستا 1 2 3 بوو بە 3 دانە. ئەمە چەند سێوە؟ 1 بوو بە چەند؟ 2 بوو بە چەند؟ 3 کەواتە ئەمە 3 دانەیە. 1 2 3 1 2 3 دەستخۆش بۆ هەمووتان. دایکان و باوکانی ئەزیز، هیوادارم یارمەتی منداڵەکانتان بن بە نووسینی پیتیشێ لە دەفتەرەکانیاندا کە ئەبێ بە ئەرکی ماڵەوە بۆیان بەم شێوەی کە من نووسیومە. و هەروەها دواتر ئەتوانن ڕسمی بکەنە کۆمنتەوە کە منداڵەکانتان نووسیانەوە. و هەروەها ژمارە 3شم بۆ ئامادە کردوون تاواکو فێری نووسینی ژمارە 3ش ببن. سوپاس بۆ ماندوو بوونتان. تاوانێکی تر خواتان لەگەڵ.